بدين بروي جهانا لكن الأوكس ويدم بيانا بياني كل بدين بروي جهانا كتاب عليكم دعيتم وكل مدان لما يكم بقيمي مشكان أمري غزال بينا كين بيمانا ريبارزاني الكردستان يا نمانا ريبارزاني الكردستان يا نمانا والله شباوك وزريان جلدنون نعلى بيدا شورشي سخي عينو والله شباوك وزريان جلدنون نعلى بيدا شورشي سخي عينو قبان خرش ومزدغونا ونشان جيلا مويقب خبات ميدا قسان أمري غزال بينا كين بيمانا ريبارزاني الكردستان يا نمانا ريبارزاني الكردستان يا نمانا أتابو حسن فرازي الجاري وشديدا ركوبة كين دياري رياض سوان دينا ڕۆژی 16 ئاب ڕۆژی یادکردنەوەی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان ئەو پارتەی کە وەچەرخانێکی مێژووی کرد لە بزافی ڕزگاری خوازی کورد سەرەتا پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرۆک و مەرجەعی کورد و کوردستان جەنابی سەرۆک بارزانی دەکەم بۆ پیرۆزباییم بۆ سەرجەم ئەندامان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان و بۆ سەرجەم کوردێکی دڵسۆز کە هەمومان پێکەوە هیوادارم لەم یادەشکۆدارەدا دەست لە ناو دەست هەوڵی تەواومان بۆ پێشکەوتنی کورد و کوردستان و سەرکەوتنی هەرێمی کوردستان بێت هیوام یەکڕیزی و ئاواتم یەکبوونی تەواوی ماڵ و کۆکردنەوەی ماڵی کورد و کوردستان لەم یادە پیرۆزەدا گەرمترین و جوانترین پیرۆزبایی لە جەنابی سەرۆک ڕێبەری کورد جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەکەم 16 ئاب لە هەموو پارتیە ڕەسەنە نەتەوەیەکان پیرۆز دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان 16 ئاب بۆ چارخانێکی گرنگ بوو بۆ لە مێژووی گەلەکەماندا لەم یادە پیرۆزەدا پیرۆزبایی لەسەر جەم خەڵکی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان دەکەم پیرۆز بێ لە هەموو لایەک 16 ئابیاتی دامەزراندنی پارتیمان هیوادارم هەمیشە هەر چۆن بەرەو پێشەوە چوون و هەر بەرەو پێشەوە بڕۆین لەم ڕۆژەدا ساڕۆژی لەدایکبوونی جەنابی سەرۆک پیرۆز بێ ئیشەڵا هەر تەمەن درێژ و لەساخە بێ بۆ کوردگەل و کوردستان دەمێنێت زوو پیرۆز بێت 16 ئاب ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان بە بۆنەی 73 ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانەوە جوانترین پیرۆزبایی لەسەر جەمگەلی کورد و سەرۆک بارزانی و هەموو پێشوە کارمانەکان و هەموو کادر و دۆست و هەوادارانی پارتیمان دەکەین هیواداری ئەم یادە ببێتە هۆی مایەی سەربەرزی سەرفرازی بۆ کوردستان ببێتە مایەی پێشکەوتنی زیاتر و ئاوادانکردنەوەی کوردستان لە سای پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان هەڵگری بەرنامەیەکی ئاشتی و ئاوادانی و خزمەتگوزاریە هیوادارین کابینە نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سای پارتی دیموکراتی کوردستان و لەژێر فەرمانی ڕابەری نەتەوەی گەلی کورد سەرۆک بارزانی هەموو خێر و خۆش و هەموو دەستکەوتەکانی کورد جێبەجێ بکات هیوادارین ئەم یادە ببێتە هۆی مایەی سەرفرازی و سەربەخۆی زیاتر بۆ گەلی کوردستان لە یادی 16 ئابدا پیرۆزبایەکی گەرم لە جەنابی سەرۆک مەسعود بارزانی ڕابەری نەتەوەی کورد دەکەین کە لە 73 ساڵ بەرخودان و تێکۆشان پارتێکی بەهێزی کوردستان کە هەمیشە لە خەبات و تێکۆشان بۆ گەلی کورد ئەم ڕۆژە هەمیشە ڕۆژێکی پشنگدار و مێژوێ ئێمە وەکو گەنجانی شار باشێر بەرکی سەرشانمان زانی ئەم ڕۆژە بە گەورەی بێڵینەوە دێرەوە پیرۆزبایی گەرم لە جەنابی سەرۆک بارزانی دەکەین بۆ کوردستانێکی بەهێز هەمیشە پارتی بەرخودان بۆ خوداکاری کرد. لكن المركز ويدم بيانا بياني كرد بدين مروي جهانا لكن المركز ويدم بيانا بياني كرد بدين مروي جهانا كتاب عليكم دعيتم وكل مدان لما يكم بقيمي مشكان أمري غزال بينا كين بيمانا ريبارزاني الكردستان يا نمانا ريبارزاني الكردستان يا نمانا
سەختی ئەین و گوڵانی خەرش و مەزەمە و ناونیشان ژیرەمۆی گڵ خەباتونەی داگیرسان ئەم ڕێبەزا لەبیر نەکەین پەیمانە ڕێبەرزانی و کوردستانیانەمانە ڕێبەرزانی و کوردستانیانەمانە شديداً ركوب بين دياري ويا رسول درينا منظومة لنا صياحة والنظام دوما ويا رسول درينا منظومة لنا صياحة والنظام دوما أمري غزانا بما كيف يمانا ويقني غابري ئێمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە مێژووی پارتی دیموکراتی کوردستان کە 73 ساڵ پێپەڕێنی بەسەر خەبات و تێکۆشان و گیانفیدایی قارەمانەکانی پارتی پێشمەرگەکانی کە ئێمە لە درێژەی ئەم 73 ساڵە گەلێ داستانی مێژوویمان تۆما کردووە گەلێ سەرکەوتنمان بەدەستێناوە دەستکەوتی باشمان بووە هەتاکو ئێستا ئێمە خەباتەکەن تێ کۆژی بێم چاومە ئەوش لەژێر ڕابەراتی باوکی ڕۆحینەتەوەی کورد بارزانی نەمر کە تا شۆڕشێلو تەوا بوو دوا بە دوای شۆڕشی گوڵانی لەسەر دەستی کالیدریسی ڕەحمەتی و جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە ئیدامەیان ناوە بە خەبات و تێکۆشان گەلێ دەستکەوتی مەزنمان بەدەستێناوە دەستکەوتەکان لە ڕاپەڕین دوای ڕاپەڕین دروستبوونی پەرلەمانی کوردستان دروستبوونی حکومەت دەستکەوتەکان تاکە گەشتونەتە ئەم ڕۆژە مێژووەی کە ئێمە توانیمانەکو پارتی دیموکراتی کوردستان زۆرترین کورسی بەدەست بێنین حکومەت و سەرۆکایەتی هەرێم و نیە دەست خۆمان بۆیە بەم بۆنە پیرۆزەوە پیرۆزبایی گەرممان بۆ جەنابی سەرۆک بارزانی لەسەر و هەموویە بۆ 73 ساڵەی دامەزانی پارتیمان و لە دایکبوونی جەنابیان و پیرۆزباییمان لە هەموو خانەوادەی شەیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە جاماوەری پارتیمان لە هەر شوێنێ بن ئینشەڵڵا زیاتری سەرکەوتن بەدەدێنین بژی کورد بژی کوردستان. لە یادی دامەزراندنی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان پارتی دایک لەم پیرۆزبایی لە سەرۆک و ڕابەری نەتەوەی کورد جەنابی کاک مەسعود بەرزانی دەکەن و پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکان و پیرۆزبایی لە بنەماڵی سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و پیرۆزبایی لە تەواوی لایەنگران و ئەندامانی پارتیمان دەکەین. تازای ئابێتان ڕۆژە بوو کە پارتی دیموکراتی کوردستان کۆر خەبات و قوربانیدانی زۆردا بۆیە لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی خەڵکی کوردستاندا دەنەوێنین بەیانی پیرۆزبایی دەنێرین بۆ سەرۆک بارزانی بۆ گەشت خەڵکی کوردستان پیرۆز بێ لە سەرجەم کوردستانیانی عزیز و ئەندام و دۆست و دامەزرانی پارتیمان. ناوێ ڕەشاوی ئافریقانی پێکی کوردستان ئێمە پیرۆزبایی تەواو پیرۆزبایەکی گەرم ئاراستەی تەواوی خەڵکی کوردستانەکەم بە بۆنەی یادی شانزەی ئابەوانێ هاوکات تەمەنی 73 ساڵی سەرۆک بارزانی و ئەخوازم تەمەنێکی سەرکەوتی هەبێ بۆ تەواوی خەڵکی کوردستان و هاوکات پارتی دیموکراتی کوردستان بتوانێت بە شێوەیەکی باشتر خزمەتیگەری کوردستان و هاوڵاتیان بکات دووبارە هیوای سەرکەوتنەوە تەواوی خەڵکی کوردستان ئەخوازم. دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و یادی لە دایکبوونی جەنابی سەرۆک بارزانی مەرجەعی باڵای کوردستانەکەم هیوادارم هەمیشە پارتی سەربەرز و سەرکەوتوو بێت. یادی 73 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان هاوکات لە دایکبوونی سەرۆک بارزانی پیرۆزبایی خۆم ئاراستی هەموو کوردێکی کوردستان دەکەم و